بسم الله الرحمن الرحيم وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا بخيرات نيتشي قرمي زنابتانا كنوكو كنالي آسماني بيام كهاتن أو مراسمي كردنوي مزقوتي نوي لقندي برقر كي نوي مراسمة كتان تصوير كردبو مانتان قواست ودستخوشيتاني أكين بخير من سرسر وسرساوي إما لو كنالي زنابتانا ودستخوشي طبعا لهمو أو خير خوازو براو أو مسلماناني كلا دورو نزيق أقر بيق وشي تشبي أقر بيق درهميش بي هارو کارمان بوونە بۆ دروستکردنی ئەو مزگەوتە ماڵە خوددایە بەڵام پێشی هەموویانیش زەنابی شێخ عەبدوڕەحمان شێخ مستەفا کە خەڵکی گوندی بەرگرکەیە خەڵکی لە گوندی بەرگرکەی نوێش هەستا بە ئاوادانکردنەوەی ئەو مزگەوتە خنجیلانەیە. وڵای ئێمەکە لێرە گەڕەکەمان دروستکە لە ساڵی 2007ەوە کە هاتیێرە ئەو گوندەمان ئاوادان کردەوە بە پشتیوانی خوای گەورە و دەستوبازی برادران ئەکە بە ئەرکمان زانی مزگەوتمان هەبی کە مزگەوتمان نەبوو ناچار بووین هەوڵ بدەین بۆ دروستکردنی مزگەوت زۆر بە پشتیوانی خوای گەورە و خەڵکی خێرخواز و خەڵکی موسڵمان توانیمان ئەو مزگەوتەی بنیاد بنین بە هەوڵی هیمەتی هەموو لایەک ئەوە ئێستاش مزگەوتەکە لە خوای بەزای گەیشتە مەرحەلەی ئەوەی کە ئێستا ئیفتتاحی بکەن بە بەشداربوونی مامۆستایانی بەڕێز و منیری ئەوقافی سۆران و دەوروبەری ژێر بەخێر بن سەر و سەرچاو خۆشحاڵ بوون. بنای خوای گەورە میرەبان سەرەتا بەخێراتندان ئەکەین و دەستخۆشتان یەکەن کە ئیمڕۆ لەگەر ئێمە بەشدارن لە کردنەوەی مزگەفتی بەرگرکەی نوێ طبعاً ئیمڕۆ ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئەوقافی سۆران لەگەر بەشێک لە مامۆستایانی ئاینی هاتوین لەگەر لقی سۆرانیەکەی زانان بۆ ئیفتتاح و کردنەوەی مزگەفتی بەرگرکەی نوێ ئەم مزگەفتەکە لەلایەن خێرخوازان و لەلایەن بنەماڵەی شێخ عەبدوڕەحمان بەرگرکەی سەرپەرشتی کراوە و دروست کراوە. بە خۆتان دەزانن کە یەکەم کاری پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە هیجرەت ئەکا لە مەکەوە لە بۆ مەدینە دروستکردنی مزگەفت بوو چونکە مزگەفت ئەوەندە گرنگە بۆیە ئێمەش بە گرنگی ئەڕوانینە مزگەفت و خۆشحاڵ و شەرەفمەندیشین کە لە کردنەوەی مزگەفت و لە خزمەتی مزگەفت و لە خزمەت ئەو کەسانە ئەبین کەوا خزمەتی مزگەفتەکەن. بەڵێ ئەم مزگەوتە لەسەر ئەرکی خێرخوازان دروستکرایەوە تایبەت شێخ عەبدوڕەحمان ئیمامم بە دەرەجەیە کەسا بە دروستکردنیوە خەڵکی خێرخوازیش هاوکاریان کردین و الحەمدوللا بە کۆتا گەیشت و ئەو ئەمڕۆ لە مەراسیمی شای سەدا ئەیکەین و پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو ئەو برادەرە بەڕێزان ئەکەین کە ئەمڕۆ ئامادە بوون لێرانە. مبارك بكل وجلنا مداد وقلب دادك